پێویستی بەرگری لە خۆ، پێشگیری لە توانەوەی نەتەوایەتی نەتەوەکەمان، بە چاوی هەڵسەنگاندن و ڕەخنە لە ئێستا و ڕابردووی تێکۆشانی نەتەوایەتیمان، بە باوەڕی پتە و بە سەرکەوتن و گەیشتن بە قۆناغی ڕزگاری یەکجاری نەتەوەی کورد و بە مەبەستی بەجێگەیاندنی ئەرکی نەتەوایەتی نەتەوەی کورد لەو سەردەمەدا و سەربەرزی سیاسی بۆ کوردستان، پارتی سەربەخۆیی کوردستان تێیناوەتە مەیدانی خەباتەوە. کوردستان وڵاتێکە بە پێی نەخشەی زلهێزانی خاوەن بەرژەوەندی لە ناوچەکە دوای جەنگی جیهانی یەکەم بۆ جاری دووهەم داگیر و دابەش کراوە. ئەو داگیر و دابەشکردنە لە شێواز و فۆرمی سەربازی سیاسی ئابووری و فەرهەنگیەوە بەرچاوە و لە ڕێگەی ڕژیمە داگیرکرەکانی تورکیە و ئێران و عێراق و سووریەوە هەتا ئێستاش درێژەی هەیە. ئەنجامی ئەو داگیرکردنە بۆتە هۆی ئەوەی کە کوردستان لەو ماوە دوور و درێژەدا گڕکانێکی کەڵپەکردووی شۆڕش گێرانەی خەباتی ڕزگاری خوازانەی نەتەوەی کورد بێ و هەر بۆیەشە بە ئاکام گەیشتنی خەبات لەو بەشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە میکانیزمی گونجاو لە هەموو شوێنێک لەبارترە. لە ئەنجامی داگیرکردنی کوردستان، گەشەکردنی ئاسایی ئابووری و کۆمەڵایەتی کۆمەڵی کوردستان شێوێنراوە و کوردستان بۆتە بازاڕی ساختکردنەوەی کەلوپەل و بەرهەمی پیشەسازی نەتەوەی داگیرکەر. گەشەکردن و پێشکەوتنی ئاسایی و ئازادانەی ئابووری و کۆمەڵایەتی کوردستان تەنیا لە سایەی ڕزگاری و سەربەخۆیی کوردستانەوە دەستەبەر ئەبێت. جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردستان و ناکۆکی سەرەکی لە کوردستاندا لە ڕێگەی بزوتنەوەی دموکراتیکی ناووڵاتە داگیرکەرەکانەوە چارەسەر ناکرێ و ئامانجەکانی بەدی نایە. هەوڵدان بۆ ڕێخستنی جەماوەری کوردستان و چارەسەرکردنی ناکۆکی سەرەکی لە ڕێگەی هەر چەشنە ڕێکخراوی سەرتاسەری لە ئاستی وڵاتە داگیرکەرەکانی کوردستان بە مانای دابڕینی بەشێکی جوڵانەوەی ڕزگاری خوازانی کوردستان و بەستنەوەی ئەو پارچەی کوردستانە بە دیاردەیەکی دەرەکیەوە. بەم پێیە هەر چارەسەریەکی لەو بابەتە چارەسەرێکی لاوەکی و نیوەچڵە و چارەسەری کۆتایی تەنیا لەسەر خاکی کوردستانەوە ئەکرێ. جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردستان بزوتنەوەی ڕەوای نەتەوەیەکی داگیرکراوی 7 میلیۆنیە و لە پێناوی ڕزگاری و سەرەفرازی نەتەوەیی نەتەوەکەیدا تێدەکۆشێ و لە هەڵسەنگاندنی کۆتاییدا ئاکاری دموکراتیک و شۆڕشگێرانەی هەیە و دژ بە هەر چەشنە داگیرکردن و چەوسانەوەیەکە لەسەر ئاستی جیهانی خۆی بە دۆستی هەموو هێزێکی ڕزگاری خواز و پێشرە و ئەزانێ و لەم بوارەدا ئەبێ سەربەستی خۆی بە تەواوی بپارێزێ. هەر جۆرە پەیوەندی و دۆستایەتیەک ئەبێ لەسەر بناغەی ڕێزگرتنی دوولایەنە و بڕوابوون بە ئامانجە ڕزگاری خوازانەکەی جوڵانەوەی کوردستان بێ کە ئەوەش سەربەخۆیی کوردستانە. ئەو دۆستایەتیە ئەبێ ئاشکرا و ڕوون بێ. هەر چەشنە دۆستایەتی و پەیوەندیەک لەگەڵ داگیرکەرانی کوردستان بۆ بەرژەوەندی تەسکی حیزبایەتیە و لە ئاکامدا بە زیانی جوڵانەوەی کوردستانە. ئەم شێوە پەیوەندیانە لە ڕوانگەی ئێمەوە ڕێگە پێدراو نییە. ناکۆکی سەرەکی لە کوردستان ئەو ناکۆکیەیە کە بۆتە بزوێنەر و داینەمۆی خەباتی سیاسی و کۆمەڵایەتی خەڵکی کوردستان. ئەو ناکۆکیەش ناکۆکی نێوان خەڵکی کوردستان و داگیرکەرانە. ململانی نەتەوەی کوردە لە دژی سیاسەتی داگیرکردن و پاش خستنی کۆمەڵایەتی توانەوەی نەتەوایەتی و لە پێناو سڕینەوەی شوێنەواری داگیرکردن و دواکەوتنی کوردستانە. چارەسەری ئەم ناکۆکیەش لە کوردستان لە ڕێگەی ڕاماڕینی داگیرکەرانی کوردستان و دەستەبەرکردنی سەرفرازی سیاسیە بۆ کوردستان و نەتەوەی کورد. بۆ ئەم کارەش جەماوەری کوردستان پێویستە
لە ڕێکخراوی سەربەخۆیی خوازی کوردستاندا خۆیان ڕێک بخەن و لێبراوانە و پشت ئەستور بەهێزی لە بن نەهاتووی نەتەوەی خۆیان بەڕەچاوکردنی هەموو جۆرە تاکتیکێکی پێویست بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵاتی سیاسی لە کوردستاندا خەبات بکەن و تێبکۆشن.